چمپیۆنز لیگ جارێکی تر یاریەکانی دەست پێ دەکاتەوە و چەند یانەیەک ئامانجیان ئەوەیە هیواکانیان بۆ گەیشتن بە قۆناغی داهات و زیندوو بکەنەوە و هەندێکیشیان دەیانەوێت لە سەرنجام باشەکانیان بەردەوام بن. بە شێوەیەکی گشتی لە مۆزەی چەمپیۆنز لیگدا تا ئێستا 32 یاریەنجام دراون و 103 گۆڵ تۆمار کراوە لایەن سەرجەم یانەکانەوە و 170 کارتی زەرد و 6 کارتی سوور بە یاریزانەکان دراوە. یانەکانی مانستی و بایرن میونخ و بەرشلۆنا بە تۆمارکردنی 6 گۆڵ بەهێزترین هێڵی هێرشبردنیان هەیە. جولیان ئەلڤارێز، راسمۆس هۆیلاند بە 3 گۆڵ لە پێشەنگی گۆڵکاراندا. پێشەمەش بە ئەنجامدانی 8 یاری جەولەی سێمی قۆناغەکانی کۆمەڵەکان دەست پێ دەکاتەوە و لە کاتژمێر 45 خولەکدا یانەی بایرن میونخ دەبێتە میوانی گەلەتەسەرای. یانەی بایرن میونخ لە مێژوودا 2 جار ڕووبەڕووی گەلەتەسەرای بۆتەوە لە چەمپیۆنز لیگدا لە ساڵەکانی 1972 دا بووە و بردنەوەیەک و یەکسانبوونێکی هەبووە. یان ئەڵمانیەکە 7 گۆڵی تۆمار کردووە و 1 گۆڵی لێکراوە. لە هەمان کاتدا یانەی تەرمیلانی ئیتاڵی لە یاریگەی خۆیدا میوەنداری سالزبۆرگی نەمسای دەکات و ئامانجیەوەیە بە دەزێنانی 3 خاڵی یاریەکە زیاتر نزیک بێتەوە لە گەیشتن بە قۆناغی 16. لە کاتژمێر 10 شەویشدا چەند یاری ئەنجام دەدرێن. لە کۆمەڵەی سێمدا یانەی ڕێگەڵ مەدریدی پاشای پاڵەنەتێکە دەبێتە میوانی سپۆرتینگ بارەگا و لە هەمان کۆمەڵەشدا ناپۆلی ئیتالی ڕووبەڕووی یونیۆن بەرلینی ئەڵمانی دەبێتەوە. ریال مەدرید لە مۆرزەی چەمپیۆنز لیگدا 2 یاری ئەنجام داوە و لە هەردووکیاندا بەراوە بووە. 4 گۆڵی تۆمار کردووە و 2 گۆڵی لێکراوە و 4 کاردی زەردیش بەڕووی یاریزانەکانیدا بەرز کراوەتەوە. مانچستەر یونایتد ئەو یانەی بۆتەوە کاری بەهێوابوونی هاندەرەکانی. لە دوای دوو شکستی یاری ڕابردوو دەیەوێت بە بردنەوەی بەرامبەر کۆپنهاگن هیوای بۆ گەیشتن بە قۆناغی 16 بۆ بگەڕێتەوە. چونکە جگە لە بردنەوە هەر ئەنجامێکی تری هەبێت ڕژەیەکی زۆر بهیوا دەبێت لە سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو. مانچستەر یونایتد لە مێژوودا 3 جار نازاوی چەمپیۆنز لیگی بەدەستهێناوە کە لە ساڵەکانی 1968 و 1999 و 2008 دا بووە. ڕودڤان نیلسترۆی بە 38 گۆڵ لە پێشەنگی گۆڵکارانی ئەو یانەیەدایە لە پاڵەنەتێکەدا و ڕایان گیزس زۆرترین یاری ئەنجام داوە بۆ یانەکە کە 151 یاریە. لە کۆمەڵەی دووەمیشدا یانەی ئەرسینال کە بە یەکێک لە پاڵێوراوەکان بۆ بردنەوەی نازناوی ئەم وەرزەی چەمپیۆنز لیگ دیاری کراوە. لە دەرەوەی یاریگای خۆی دەبێتە میوانی یانەی سیڤی ئیسپانی و دەیەوێت بە بردنەوەی لەو یاریەدا تۆڵەی شکستی یاری پێشووی بەرامبەر لانس لە یانەی ئیسپانیەکە بکاتەوە.